دوای بەستنی 29یەمین کۆنگرەی فیدراسیۆنی کۆمەڵە کوردستانیەکان لە سوید و هەڵبژاردننی سەرۆک و دەستەی کاتژێڕینوێ، کۆمیتەی هێزە سیاسیە کورد و کوردستانیەکان لە سوید بە مەبەستی پیرۆزبایی و باس لە شێوەی هاوکاریان لە داهاتوو پلانیان بۆ کار و چالاکی هەردوو لایەن سەردانی بارەکای فیدراسیۆنیان کرد و کۆبوونەوەیەکیان ئەنجامدا. دەستپێک ئاواکردنا هەفکاریە ساڵێ هەشتێ و شەشا و حتا ئەنادە گۆدان و ساندنەکمەی بقەوەت هەیە دنابمە و فەدراسیۆنێدە ئەنی ئەم پشتگرتیاوا دکن ئەو دکن هەرێک و لەگۆر کارێ خۆ ئەم وەک هێزە سیاسی و ئەوەیەژی وەک سیڤیل و کۆمەڵەتی و بانە کارێ مە بڕاستی بان ساڵا دێ کارێکی گەلێکی باش و گرنگ بوو و تمژی بەردەوامە و بێ ئەم وەک پشتگەرژوارن و ئەوژی وەک پشتگەرژمەرن. دەستەی بەڕێوەبەری فیدراسیۆن لەم کۆبوونەوەیەدا ئاماژەیان بەوەدا کە هەموو توانای خۆیان بۆ خزمەتی ڕەوەندی کوردی و پرسی کورد لە سوید دەخەنەگەڕ. فیدراسیۆنی کۆمەڵە کوردستانەکان کە لە 39 ساڵەکە هەیە هەمیشە هاریکار وەکو چەترێک بووە بۆ هەر چوارپەرجەی کوردستان بەبێ جیاوازی. اینجا ئێمەش وەکو دەستەی تازە هیوادارین کە لە ئاستی ئەو بەرپرسیارەتە بین کە هەڵبژێراین بووی و من بۆ نمونە خۆم هەمیشە ئامادەم کە چی لە خزمەتی ڕەوەندی کووردا بێ بیکەم و هاریکار بم لەگەڵ ئەو دەستەی کە بەیەکەوەین. فیدراسیۆنی کۆمەڵە کوردستانیەکان ساڵی 1970 لە سوید دامەزراوە و ئامانجی خزمەتکردن بە چاند و کولتور و هونەری کوردیە و هەموو بابەتە پەیوەندیدارەکان بە کورد و کوردستان دەگەیەنێتە دەسەڵاتی سوید و لە هەموو پرسە کوردستانیەکاندا چالاکیان دەبێت. ئاوارە هەورامی کوردستان 24 ستۆکۆڵم سوید.